بینە بیراخوا کریستینا ڕۆزەتی هەگە هات و چووم من بینە بیراخوا هەگە چوومە دووریان وی وڵاتێ بێدەنگ کۆ هات و نە تەنە مەکاری بگری بدەستێ من نەجێ ئەس بکار بم بمینم گەڵاکو بکەم بەگەڕم من بینە بیراخوا گەڵاکو تو ڕۆژ بڕۆژ نەمە بکاربی ژمن ڕە قاڵاتە هاتیەمە بکی بتەنێ من بینە بیراخوا دەرگیزی وێ هەنگێ دێ دەرەنگ بە بۆ شیرەتان یانجی باشکوڕیان دیساژی هەگە تو من بۆ کێلیەکیش بیر بکی و دەپەیڕا بینی بیراخوا خەم نەکی ژبەرکۆ هەگە تاریف ڕزین بێ لە شۆپەکێ ji ramanên ku wextekê yên min bûn pir gelekî çêtir e tu ji bîr bikî û bibişirî di şûna ku tu min bînî bîra xwe û bikerbî.